دایکە تو خوابم بوو نەخۆشخانە. ئەی کوڕم زۆربارەمان نییە. گیانی دایە دایکی کۆرە بێ گیان. دایکە گیان چوو بە باوکم بڵێ باوکم. باوکت هەرپارەی پێ نییە. دایکە ئەخە ئەوڕۆ 3 ڕۆژە نەچووم بۆ مەکتەب. قەیناکە کوڕم نەخۆشی ئەو ڕۆژ مەچوو. ئەخە دایکە ئەوڕۆ ئیمتحانمەیە دوایە دینەچوو ساقیت دەبم. کوڕم بۆ وەعزەوە ناتوانێت بچی بۆ قوتابخانە نەیگەڕێ. دایکە گیانی دایکە بڕۆ بە باوکم وەڵە. ئای دایە ئێستا دێمەوە باشە؟ باشە دایکە زۆرەوە. ئای دایکە سامان سەهن نەخۆشە. ئەخۆ من دکتۆر نیم ژنەکە. سامان ئەو ژیان نییە بەدیکەی قەرزاری دار و بەردین. هەی ئەوە نییە ئیشەکەم ئەوە نییە کرێکاری ئەەکەم چیتر بکەم. باسی کامە ئیش و کامە کرێکاری دەکەی. ڕۆژێک دەچی 10 ڕۆژ ناچی لەبەر نووسینە بێمانایەکانت. وەڵڵاهی ئەگەر نووسینەکانت جوان دەبوو خۆم پشگیریم دەکردی. ئەو ڕۆژە شارەکان لە فەیسبووکیش بڵاو کردەوە بۆ نمونە یەک کەسیش دەستخۆشی لێ نەکردی. کاک ڕەسووڵی شاعیریش ئەیوت ئەوانە بەس شعر نین لە قسەکردن دەچن. ژنەکە ئەوانە حەسوودن، ئەوانە نایەنەوێ گەنج پێ بگات، ئەوانە هەمویان لەو قەڵەمەی من ئەترسن. قەڵەم پارەم دێ سەهن نەخۆشە دەیبم بۆ دکتۆر. ئەلو لە چاپخانەی نیشتیمانەوە پەیوەندیەکەین باشی؟ گیان باشی گیان ئەحواڵە؟ سوپاس خاتوو نازەنینی سەرنووسەر ئێوێ بتانبینی ئەمڕۆ. گیان بێمە کۆ؟ کاتژمێر سێهەر لە ئۆفیسەکەی خۆی. بەسەر چاو ئەمرەکەی قوربانم زۆر سپاس. وەی جوانێ خوابت کابێ وەی. چ بوو؟ لە چاپخانەی نیشتیمانەوە تەلەفۆنیان کرد. ئەبێ بڕۆم بۆ ئەوێ ئەگەر ئەو کتێبەی من پڕفرۆشترین کتێب نەبوو لەم شارە حەقت بێ. تێگەی ژنەکە هەمان گورە دڵم خۆشە وازم لێ بێنن. باوکەی گیان باوکەتی خۆ نەخۆشم. ئێ باشە باوکەی گیان پارەم دێ کوڕ دەبم بۆ گورە بەسەر چاو ژنەکە ئەو پارە 5,000 ژنەکە بڵێ خوانەی بڕێ دەبڕە لای دکتۆر ئیسماعیلەوە تا لێرەیە. نانی نیوەڕۆ پێ حاضرکەم یاوای پێ ببەمە دکتۆر. وەرە کوڕم ماچێکم دەرێ هەی شێرەکەم باشە من ئەڕۆم بۆ چاپخانە درەنگە بۆ من باشە ئاگات لە مناڵەکە بێ خواحافیز. کوڕم دەتبەم بۆ دکتۆر باشە خواهێگە ڕزگارمان کەی لە وەزعە. وەڵڵا پیشەی نووسەری کاری پیاوەکەی من نییە.